ئەو کاتتان باش بەڕێزان، دووبارە خۆشحاڵین کە لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پڵاس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی تری گرنگ و هەنووکەیی کە لەو هەفتەیە خەریکە کات و بەرواری تاقیکردنەوەی دیاریکردنی ئاستەکان لە سەنتەرەکانی زمانی زانکۆکانی هەرێمی کوردستان ڕادەگەیەندرێ. بۆیە وەک هەستکردن بە بەرپرسیارەتی خۆمان بڕیارماندا کە چەند وێبینارێکی خۆڕایی خۆبەخشانە لەو بابەتە لەو بوارە پێشکەش بکەین. هەفتەی ڕابردوو لەگەڵ بەڕێز دکتۆر سامان بەڕێوەبەری سەنتەری زمانی زانکۆی سەلاحەدین وێبینارێکمان پێشکەش کرد لەسەر بەرچاوڕوونی زیاتر لەسەر تاقیکردنەوە، شێوازی پرسیارەکان، شێوازی هەرسەنگاندن و دابەشکردنی ئاستەکان کە بەسپاسەوەشانە لەو بەشدار بۆ ئەم هەفتەیەش وێبینارمان ئامادە کرد کە پێمان وایە ڕەنگە وێبینارێک بە تەنها بەس نەبێ بۆ ئەوەی بەرچاوڕوونی تەواو بداتە بەشداربووانیان ئارەزومەندانی بەشداربوو لەو تاقیکردنەوەی دیاریکردنی ئاستە. ئەم شەو باس لە بەشێکی دەکەین کە بەشی خوێندنەوەی پرسیارەکانە. بە دووشەم باسی بەشێکی تر دەکەین کە بەشی لیسنینگە گوێگرتن و هەروەها چوارشەمیش باس لە بەشی ڕێزمان دەکەین. جارێ دیار نییە بەروار و ڕێکەوتەکە کەی تاقیکردنەوەکە دەکرێت. ئەگەر زووتر دانرا ڕەنگە گۆڕانکاری لەو خشتەی خۆمان بکەین، بەڵام بەپێی بەرنامەی خۆمان ئەو سێ وێبینارەمان ئامادە کردو بۆ ئەوەی بەڕێز خوێندنەوە گوێگرتن لەگەڵ ڕێزمان یان گرامەرەکە. چەند خاڵێک پێشەوەی دەست بە بابەتەکەی ئەمڕۆ بکەین، ئەوانەی کێشەی دەنجیان هەیە دەکرێت جارێک بچنە دەرە و دوایی بێنەوە کە دێنەوە با بڵێن ئیعازێکیان بۆ دێ کە دەڵێ دەتەوێت لە ڕێگای ئینتەرنێتەوە دەنگەکەت بڕوایە لە ڕێگای لاپتۆپەوە. بزانم مامۆستا شەماڵ لە چاتەکەش بنووسە لە بۆیان چۆن دەتوانن چارەسەری بکەن. دوو ئەوەی ناوی نووسیوە دەستی خۆش بێ فۆرمی پڕ کردوێتەوە، ئەوەی ناوی نەنووسیوە کێشە نییە، لینکی ئەو فۆرما دادنینەوە لە چات بۆکسەکە دەکرێت دواتر بە ئاسانی پڕێکەوە چەند پرسیارێکە. ئەگەر نادواتریش بێ ئەمە مشکلەمان نابێ، بۆیە خۆت بۆ خەریک مەکە لە چاتەکە بنووسی ناوت بنووسی پێویست ناکە. دوای ئێمە هەمووی دەبینین. ئەو وێبینارە وێبینارەکانی تریژ وەک دەزانن لە سەرەتاوە تاکو کۆتایی تۆمار دەکرێت تاکو ئەوانەی کە بەشێکیان لە دەست چووە یان ئەوانەی کە نەیانتوانیوە لەگەڵمان بەشدار بن بتوانن دواتر بە ئاسانی سەیری بکەن. ئێوەی بەڕێزیش ئەگەر لە شتێک تەواو تێنەگەیشتن دەکرێت دواتر بە تەنها لەگەڵ برادرانتان هاوبەشی پێ بکەن و لینکەکەتان لە بۆ دەنێرین دوای کۆبوونەوەکە ئەگەر پێویستی بە مۆنتاژێکی بەسیط بێ دەیکەین، ئەگەر نا لینکی هەموو تۆمارەکەتان لە بۆ دەنێرین.
لە بۆ ئەوانەی کە نەشیان توانیە لەگەڵ فۆرمەکە بەشدار پڕ بکەنەوە و لینکەکەیان لە بۆ بچی ئێستا ئەو چاڵاچیە لە فەیسبوکی ئەکادیمیا لە پیجەکەی بە ڕاستەوخۆ بە زندی دەگوازرێتەوە ئێوەش دەتوانن لە لای خۆتان هاوبەشی پێ بکەن تاکو و زۆرترین کەس سوود لە ناوەڕۆکی ئەو چاڵاچیە ببینێت. بۆ ئەمڕۆ ئەو بابەتەی هەڵمان بژاردووە بەڕاستی ئەو کەسانەی کە قسە لەسەر بابەتەکان دەکەن کەسانی خاوەن ئەزمونن ئەزمونیان جگەلەوەی لە پسپۆڕیان نزیکە بەڵام ئەزمونیشان لە وانەوتنەوە لە سەنتەرەکانی زمان لە خولی جۆرا و جۆری ڕاهێنان زۆر زۆرە. بۆ ئەمڕۆ دکتۆر بەندەر عبدالقهار محمدمان هەڵبژاردووە کە دکتۆرای هەیە لە زمانەوانی ئینگلیزی لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی پەروەردە ساڵانێکی زۆریشە دەرسی گوتۆتەوە و دەڵێتەوە لە خولەکانی ڕاهێنان لە سەنتەری زمان زۆربەی ئەو چاڵاچی و ئەو کارامەیانەی کە دەخوێنرێ لەوێ دەرسی گوتۆتەوە بۆیە شارەزایەکی زۆر باشی هەیە لە بابەتەکانی کە پێویستن بەشداربووان بیزانن یان ئاگاداری بن بە تایبەتی بەشی خوێندنەوە. دوای ئەوەی بەڕێزیان تەواو دەبێ لە قسەکانی لە سلایدەکانی ئێوەی بەڕێز دەتوانن پرسیار بکەن پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین ئەوانەی لە چات بۆکس لە چاتەکە دەینووسن ئێمە هەوڵ دەدەین پێڕابگەین زۆرترین پرسیار وەربگرین ئەوی تر ئەگەر کەسێک بێوێ قسە بکات دەستی بەرز دەکاتەوە ئێمە ڕێگەی دەدەین قسە بکات دوای ئەوەی کە پێشکەشکاری بەڕێز تەواو بوو ئەوی تر لە فەیسبوکیش ئەوەی نەیتوانیوە لەگەڵمان بەشدار بێ ئێمە ڕێگەی دەدەین برادرانمان لە ئەکادیمیا هەوڵ دەدەن پرسیارەکانی ئەوەندێشمان بۆ بنێرن تاکو بتوانین ئاراستەی بەڕێزیان بکەین و وەڵامەکانیش بەدەست بهێنین. خۆی چاڵاچیەکانمان زیاتر سعات و نیوەیەکە هەوڵ دەدەین پێشکەشکار لە نێوان 40 بۆ 45 دقیقە قسە بکە دوای ئەوە هەوڵ دەدەین پرسیار و وەڵامەکان وەربگرین. دکتۆر بەندەر ئامادەی بەڕێز؟ دەکرێت دەست پێ بکەی و سکرینەکەت شێر بکەی ئێستا 9:37 دقەیە ئەگەر کاتی لای خۆشت بگریەوە زۆر باشە. زۆر سپاس کاکتۆر لە بۆ ئەو ڕێخستنی ئەم دەرفەتە هیوادارم لەو ماوەیە کە دیاریت کردووە بتوانم سوودێک بە جێگران بگەینم. هەروەکو پێشتریش گوتمان ناونیشانی وێبینارەکەمان تاقیکردنەوەی دیاریکردنی ئاست لە سەنتەرەکانی زمان بەشی خوێندنەوەیە. سەرەتا دەمەوێت بیڵێم کە چەند ساڵێکە زمانی ئینگلیزی لە خوێنی باڵا وەکو پێویستیەکی سەرەکی دیاری کراوە. سەنتەری زمان لە چەند ساڵی ڕابردوو ئەرکێی سەرەکی هەبوو بۆ ئامادەکردنی ئەوانەی دەیانەوێت کە خوێندنی باڵا بخوێنن ئینجا ماستەربی یاخود دکتۆرابی لە ناوخۆ. چەند ساڵێک کە بەداخەوە چەند ساڵێک سەنتەری زمان ڕەنگە ئەو دەرفەتەی پێ نەدرابی تاوەکو ڕۆڵی خۆی بە جوانی بگەینی وەکو پێشتر بەڵام خۆشبەختانەوە دووبارە سەنتەری زمان دەژێنرێتەوە کە بەڕاستی ئەمە سوودی زۆری هەیە لەلایەنی ینی معریفی ئەوە هیچ بەڵام لەلایەنی ئابووریش ڕەنگە بۆ وڵات سوودی هەبی. لەبەرچی زمانی ئینگلیزی لە خوێنی باڵا داواکراوە ئەمەش ڕەنگە پرسیارێکی سەرەکی بێت وە وەڵامەکەشی زۆر واضح و دیارە کە دۆزینەوەی سەرچاوە زمانی ئینگلیزی زمانی سەرەکیە لە زۆربەی وڵاتان بۆیە دۆزینەوەی سەرچاوە لە زمانی ئینگلیزی بۆ ئەو کەسانی کە دەیانێت خوێندنی باڵا بخوێنن تاوەکو یارمەتی دەربێ و سەنتەرانە ئەگەر تێگەیشتنێکی سەرەکیشیان هەبێت بتوانن لە سەرچاوەکان بگەن. مەبەستێکی دیکە لە سەنتەری زمان بە شێوەیەکی گشتیەوەی تاوەکو بتوانین کە سەرچاوەکان بە شێوەی ئەکادیمی بەکاربێنین چونکە وەکو دەزانن ینی تاوەکو سەرچاوەیەک بەکاربێنین چەند ڕێگایەکمان هەیە
بۆ نمونە کورتکردنەوەی هەموو سەرچاوەکەیە یاخود بەشێکی سەرچاوەکەیە یان پارەفرێزکردنی واتە دووبارە دەربڕینەوەیکی بە وشەی تر یاخود لە زمانێکی دیکە یاخود کورتکردنەوە سەمەڕایزەیشن و ئەوانێ کەواتە بەکارهێنانی سەرچاوە مەبەستێکی دیکەی ئەنجامدانی تاقیکردنەوەیە لە سەنتەرەکانی زمان و خوێندنی زمانی ئینگلیزی. هەروەک زۆر بەمان ینی مامۆستاینە و دەزانین کە تاقیکردنەوە چەند جۆرێکی هەیە. هەندێک لە جۆرەکان تاوەکو بەرەو پێشچوونی قوتابی هەڵبسەنجێنن، بەڵام ئەوەی کە لە سەنتەری زمان لە سەرەتاکەی پێش قبولکردن دانراوە کە پێی دەڵێن پلیسمنت تێستە، تاوەکو ئەو فێرخوازەی کە دەیەوێت بەشداری لە خولەکان بکات لە شوێنێک لە ئاستێکدا بندرێت کە ئاستی قوتابیانی ئەو قۆناغە و ئەو ئاستە لە یەکتری نزیکن. دیاریکردنی ئاست لە سەنتەرەکان زۆر پێویستە، چونکە هەر وەکو دەزانین ئێمە کە مامۆستاینە و ئەگەر قوتابیەکی زۆر زیرەک یان یەک دوو قوتابی زۆر زیرەک لە ناو چەند قوتابیەکی ئاست مامناوەند یان خراپبی، ئەوە زەرەر و زیان بە هەردوو لایەن دەگاتن، نا ئەو قوتابیەی کە ئاستی بەرزە ئیستیفادە لێ دەکاتن لە خولەکەی، نا ئەوانەی کە ئاستیشیان نزمە، ئەمەش دەبێتە هۆی سەر لێ شێوان لە مامۆستاکە. هەروەها دیاریکردنی هەڵسەنگاندن کە باسی دەکەین زۆر گرنگی تری هەیە، یەک لەوانە جیاوازی تاکە کەسیە هەروەکو باسمان کرد، یەکێکی دیکە ئاستی فێرخواز لە هەر بوارێک، چونکە لە پلیسمنت تێست ئەو من زیاتر تەرکیز لەسەر بەشی خوێندنەوە ڕیدینگ دەکەم. ئەو بابەتانی کە دێنەوە وێ بابەتەکان بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە ئیژوکیشن و وێرک هەیە، واتە ئیش و پەروەردە، بەڵام بابەتی جیاجیان تاوەکو قوتابی هەڵی پێ بدرێت قوتابیەک کە ئەگەر زانیاری نەبوو لە یەکێک لە تێکستەکان لە تێکستەکەی دیکە بتوانی قەرەبووی بکاتەوە. بۆیە بابەتی جیاواز لە پلیسمنت تێست دانراوە، چ لە بەشی خوێندنەوە، چ لە بەشی لیسنینگ یاخود تەنانەت لە بەشی ڕێزمانی وشەش، تاوەکو دەرفەت بە دەرفەتێکی یەکسان بە هەموو قوتابیان بدرێت. ئەگەر قوتابیەک زانیاری پێویستی نەبوو لە بوارێک یا لە تێکستێک لە بابەتێکی ڕێزمانی لە بابەتەکانی دیکە بتوانی قەرەبووی بکاتەوە. تاوەکو لە بەشی ڕیدینگ تێبگەین زۆر گرینگە بەشەکانی تێکست بزانین، چونکە یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەو تەکنیکانی کە ئێستا باسی دەکەم بە شێوەیەکی گشتی بتوانین باشتر تێی بگەین. بەشی یەکەم یاخود پارەگرافی یەکەم پێی دەڵێن پێشەچی یاخود ئینترۆدەکشن. ئەو بەشەش بابەتی تێدایە، تۆپیکی تێدایە، تەنانەت ڕستەیەکی تێدایە پێی دەڵێن تۆپیک سنتنس کە زۆر جاران ڕستەی یەکەمەوە، لەبەر چیش پێی دەڵێن تۆپیک سنتنس؟ چونکە بابەتی خوێندنەوەکە یاخود ڕیدینگ پاسجەکەی تێدایە. پارەگرافەکانی تر پێیان دەڵێن سپۆرتینگ پارەگرافس کە ئەمانەش نمونە و وردەکاری و ژمارەی تێدایە، تاوەکو پاڵپشتی ئەو قسەیە بکات کە لە پارەگرافی یەکەم واتە لە ئینترۆدەکشنەکە هاتووە. پارەگرافی ئاخیریش کۆتایی دەرەنجامە کە پوختەی تێکستەکەی تێدایە، دەرەنجام مەبەستی هەموو تێکستەکەی تێدایە، هەروەها بە شێوەیەکی گشتیش پارەگرافە پاڵپشتیەکان واتە پارەگرافی دووەم و سێم و چوارەم هەتاوەکو پێش ئاخیر، ئەوانە بە شێوەیەکی گشتی لە پارەگرافی ئاخیری ئاماژەیان پێکداوە. بۆیە ئەگەر بتەوێت بە شێوەیەکی گشتی لە بابەتەکە بگەیت، تەنها ئینترۆدەکشن بخوێنی بەستە، یاواتە مەبەستم پێشە چییە، بەڵام ئەگەر بتەوێ دەرەنجام واتە بتەوێت پوختەی تێکستەکە هەر هەموو بزانی، یاخود ئەگەر بتەوێ بزانی مەبەستی نووسینەکە چییە، ئەوە باشترە دەرەنجام واتە پارەگرافی کۆتایی بخوێنیەوە. ئێستا جۆرەکانی پرسیار بە کورتی باز دەکەم، دواییش بە شێوەیەکی پراکتیکی هەندێک لە جۆرەکانی پرسیار بەیەکەوە حەلی دەکەین. دوو جۆری سەرەکی پرسیارمان هەیە، داخرا و کراوە واتە open and closed، کە مەبەستمان چییە لە داخرا واتە تەنها یەک وەڵامی ڕاست لە بۆ پرسیارەکە هەیە، وەڵامی کراوەش یاخود پرسیاری کراوەش ئەو پرسیارانن کە ئەو کەسە دەکرێت هەرچیەک بە مێشتی دابێت واتە فێرخواست
سەرپشک دەکرێت لەوەی کە وەڵامەکە بنووسێت بەڵام بێگومان بە پاڵ پشتی و بە پشت بەستن بە زانیاری ناو ریدینگ پاسجەکە بەڵام دەربڕینەکە بە شێوەیەکی کراوەیە واتە هەر چۆنێک فێرخواز بێوێت دەتوانێت دەری ببڕێت. پڕکردنەوەی بۆشایی هەیە هەڵبژاردن هەیە بەڵام هەڵبژاردنیش دوو جۆرە یەک وەڵام و چەند وەڵامێک ڕاستە دوای ڕاست و هەڵە زائیدەن تیای نییە واتە not given true false and not given پاشان وەڵامدانەوەی پرسیار واتە پرسیارێک دەکرێت لە کۆتاییەکەش وەڵام دەدەیەوە ڕەنگە ئەو پرسیارەت لا دروست بێت کە پلیسمنت تێستی سەنتەری زمان تەنها هەڵبژاردنە بەڵێ زۆر ڕاستە تەنها هەڵبژاردنە بەڵام دەبێت بزانی کە هەڵبژاردنەکان پرسیاری داخرا و کراون پڕکردنەوەی بۆشایی هەڵبژاردن ڕاست و هەڵە هەروەها وەڵامدانەوەی پرسیاریشی تێدایە بۆ نمونە پرسیارێک کراوە لە خوارەوە چوار بژاردەت هەیە چۆیست هەیە دەڵێ کامیان باشترین وەڵامە بۆ ئەو پرسیارە کەواتە هەموو جۆرەکانی پرسیاری تێدایە بەڵام لەسەر شێوازی هەڵبژاردنە باشە؟ کە باسی هەڵبژاردن دەکەین زۆر جۆرمان هەیە یەک لەوانە بابەتی سەرەکی تێکستەکە دەڵێ بابەتی سەرەکیەکە چییە یاخود دەڵێ دەرەنجام یاخود پوختەکەی چی بوو یاخود پرسیار لە وردەکاری دەکرێت یاخود وەڵامی ڕاست یان هەڵە هەڵبژێرە کە ڕەنگە قوتابی لەمەیان زۆر جار غەڵەت دەکەن بەداخەوە کە داوا دەکات کامێ ڕاست نییە یعنی قوتابیەکە وا تێدەگا کە داوا دەکات کامێ ڕاستە هەڵبژێرێت واتای وشە لە بەشێک بۆ نمونە لە دەرێ لە پارەگرافی دووەم سێم یان چوارەم ئێستا بە شێوەی کردداری ئەنجامی دەدەین داوای هاوواتا و دژواتات لێ دەکات واتای وشەکان پرسیاری لێ دەکرێت ئامانتی نووسەر یان تێکست بە شێوەیەکی گشتی لێ دەپرسێ مەبەستی سەرەکی واتە purpose یان objective of the writer یان text چ بوو لە ریدینگ پاسجەکە شێوازێکی دیکە یاخود زۆرێکی دیکەی پرسیار باشترین دووبارە دەربڕینەوە کە مەبەستم پارافرەیزە ببوورە ئەگەر وشەکە بە کوردی زۆر وازەح نەبی بۆ نمونە دەڵێ ئەو ڕستەیە باشترین پارافرەیزی کامەیە هەڵی بژێرە کەواتە ئەمانە هەموو بەشە سەرەکیەکان بوون ئێستا ئەگەر بچینە سەر بابەتی سەرەکی واتە جۆری یەکەم یان پرسیاری یەکەم یان ئەمە لەبەرچی ئەو پرسیارە دەکرێت لە قوتابی تاوەکو هەڵسەنگاندن بۆ توانای کورتکردنەوە و تێگەیشتنی فێرخواز بکرێتن بزانین ئەو فێرخوازەی دەیەوێ بێتە سەنتەری زمان توانای کورتکردنەوە و تێگەیشتنی چەندە بۆ تێکستێک لە زمانی ئینگلیزی تاوەکو بزانی بابەتی سەرەکی تێکستەکە چییە زۆر گرینگە ناونیشان واتە تایتڵ بخوێنیەوە لەگەڵ پارەگرافی یەکەم چونکە هەر وەکو گوتمان پارەگرافی یەکەم ڕستەیەکی تێدایە کە پێی دەڵێن تۆپیک سنتنس واتە بابەتی هەموو تێکستەکە لە پارەگرافی یەکەمدایە کەواتە ئەگەر داوای بابەتی سەرەکی کراواتە purpose of the text purpose of the writer یان the topic بەو شێوەیە یان دەرێت the passage is mainly about the main topic یان subject of the passage is ئەو دوو شێوازەم بینیوە لە سەنتەری زمان ڕەنگە شێوازی تریش هەبێت بەڵام مەبەست لەم دوو شێواز پرسیارە ئەوەیە کە بابەتی سەرەکی هەموو تێکستەکە و نووسەرەکە چییە دەمەوێت نمونەیەکتان پێ بڵێم تاوەکو بە کردداری تێی بگەین کە مەبەستمان چییە The reading passage is primarily about یەک لەوانە بەعەن قەستیش بە پرسیارەکان دەستم پێکرێت چونکە ئەوە یەکێک لەو تەکنیکانەیە کە زۆر کاریگەرە ئیفێکتیڤە واتە باشتر وایە لە پرسیارەکانەوە دەست پێ بکەی اینجا بچیە ناو ریدینگ پاسجەکە باشتر وایە بچی وەڵامەکە چۆیسەکان یان اختیارەکان بخوێنیەوە اینجا بچیەوە ناو ریدینگ پاسجەکە ئەمە ڕەنگە یەک دوو ئیسیفادەی سوودی هەبێت یەک لەوانە ئەوەیە کە کاتێکی زۆرت بۆ دەگەڕێنێتەوە هەر وەکو هەفتەی ڕابردوو دکتۆر سامان و دکتۆر هیمداد بەسپاسەوە ڕوونکردنەوەی زۆر باشیاندا یەکێک لەوانە کە ڕوونکردنەوەیان لەبارەیدا کات بوو گوتیان وا بزانم دوو کات ژمێرمان هەیە ئەگەر غەڵەت نەبم
بۆ ئەوەی بتوانی پرسیارەکان هەر هەموو وەڵام بدەوە مەبەستم لە هەر هەموو بەشەکانی پلیسمنت تێستە کەواتە ئەوە بەشی پرسیارەکانە ئەگەر بیخوێندنەوە ئەگەر بتوانی وێنەیەکی ڕسمێکی بگری زۆر باشە چونکە زۆر گرینگە لە پێش دەبێت ئێستا دەچمە سەر سلایدی دواتر ئەگەر کەسێک پێم بڵێ بەڕێی تو سلایدی دواتر چییە یعنی دەبی چی تێدا بێت ئەگەر کەسێک لە بەنووسین یاخود بە دەنگ پێم بڵێ دەبی سلایدی پاشان چ بێت ئەگەر لە شوێنی تێکست بۆکسەکە کەسێک بۆم بنووسێت بێگومان تێکستە بەڵێ پارەگرافێکە بێت زۆر باشە بەڵێ وایە بەڵام زۆر گرینگە بزانی کامە پارەگراف ئەوە گرینگە بەشی دەبێت پاسیجەکە بێ بەڵێ تا بزان دەربارەی پێشەچی ئینترۆدەکشن تەواوە زۆر باشە هەروەکو بیدایەت زۆر سپاس هەروەکو بیدایەتیش پێشتر گوتم کە ئەگەر گوتمان ئەو جۆرە پرسیارە هەبوو the reading passage is primarily about لەبارەی کامەیە زۆر گرینگە بچیت تایتڵ و واتە ناونیشان و پارەگرافی یەکەم واتە پێشەچی یاخود ئینترۆدەکشن بخوێنیەوە سلایدی دواتر ئەگەر سەیری بکەین هیوادارم ڕسمی ئەو پرسیارەتان گرت بێت لەلاتان بێت تاوەکو وەڵامەکەیشم بۆ بنووسین تەواو دەچمە سلایدی دواتر ئەگەر سەیری سلایدی دواتر بکەین ئەوە سلایدی دواترە هەروەکو دەزانن the dangers of text messaging ئەوە تایتڵەکەی واتە ناونیشانەکەی لەگەڵ پارەگرافی یەکەم ئەگەر دقەیەک بێت بتوانی بیخوێنیەوە کەمتر لە دقەیەک بیخوێنەوە سەیری ئەو وێنەیە بکە کە گرتت وەڵامی ڕاست لە ناو چات بۆکسەکە بنووسە سپاس زۆر چاکە زۆر سپاس هەروەکو پێشتر گوتم دەمێت دووبارەی بکەم و پێشەوەی بچمە سەر پرسیارەکان و هەر بژاردەیەک شەرح بکەین تاوەکو بزانین کامەی ڕاستە گوتم زۆر گرینگە ناونیشانەکە بخوێنیەوە the dangers of text messaging واتە مەترسیەکانی نامە ناردن تێکست ناردن و لە هەمووی گرنگتر لە پاشەوەی خوێندنەوەی پارەگرافی یەکەمە کە هیوادارم هەمووتان خوێندە بتانەوە پاش ئەوە کە بە شێوەیەکی سەریع باسم کرد گوتم ڕستەیەکی تێدایە کە زۆر جاران ڕستەی یەکەمە پێی دەڵێن topic sentence واتە مەبەستەکەی تێدایە با ڕستەی یەکەمیش بخوێنینەوە بەیەکەوە we are all aware of the dangerous effects that text messaging can have while driving ئەوە topic sentence-ەکەمان خوێندەوە واتە ڕستەی یەکەممان خوێندەوە ئەگەر بچینەوە سەر پرسیارەکان why teens are good at text messaging ئەوە وەڵامێکی ڕاست نییە چونکە باسی danger ناکە واتە باسی مەترسی ناکە دوو وشەی سەرەکیمان هەیە لە ناونیشانەکە یەکیان danger بوو وشەکەی دیکەش text message بوو لە بژاردەی A وشەی text message مان هەیە بەڵام danger مان نییە how many text messages teens send each day بە هەمان شێوە text message هەیە لێرە بەڵام danger مان نییە why text messaging can be dangerous while walking ئەوەیان هەردووشی تێدایە danger لەگەڵ text messaging ئیسێمیان how many injuries are caused by text messaging each year کە ئەویان لە تۆپیکەکەیان دانیە واتە danger باس نەکراوە کەواتە وەڵامی ڕاست باشترین وەڵامی سیە بۆ ئەم جۆرە پرسیارە ئەگەر دەست بە شێوەیەکی سەریع دووبارەی بکەمەوە ئەگەر ئەو شێوازە پرسیارە هەبوو کە لەسەرەوە نووسراوە the reading passage is primarily about یاخود دەرێت the main topic یان the main subject of the writer یان of the author یان of the text
واتە مەبەستی سەرەکی نووسەر یاخود تێکستەکە یەک لەوانەیە زۆر گرینگە ناونیشان و پارەگرافی یەکەم بخوێنیەوە و لە پارەگرافی یەکەمیش جەخت لەسەر ڕستەی یەکەم بکەوە چونکە ڕستەی یەکەم پێی دەڵێن تۆپیک سنتنس چونکە بابەتەکە لە ڕستەی یەکەم یاخود دووەم باس دەکرێت کە زۆر جاران لە ڕستەی یەکەم. هیوادارم ئەم جۆرە پرسیارە تێگەیشت بن. دکتۆریمداد نازانم ئەگەر پرسیارێک شتێک هەیە یاخود بەردەوام بم. بەردەوام بە دوای پرسیارەکان لە کۆتایی وەردەگرێت. زۆر چاک. باشە کە بە شێوەیەکی گشتی کە باسی بەشی ڕیدینگ دەکەین دوو تەکنیکی زۆر گرینگمان هەیە کە فێرخواز زۆر پێویستیەتی. یەک لەوانە کە پێی دەڵێن سکیمینگ ئەند سکانینگ کە باسی پێشتریش باسی ئەو بابەتم کردووە کە باسی سکیمینگ دەکەین واتە ڕیدینگ پاسجەکە بە شێوەیەکی گشتی بخوێنەوە تاوەکو مەبەستی سەرەکی ڕیدینگەکە تێبگەین. بەڵام لەبەر ئەوەی کاتت نییە ئەم خاڵە زۆر جێبەجێ ناکرێت لە پلیسمنت تست. بەڕاستی تەنها خوێندنەوەی ناونیشان لەگەڵ پارەگرافی یەکەم و لە پارەگرافی یەکەمیش تەرکیز لەسەر ڕستەی یەکەم بکرێت تاوەکو بە شێوەیەکی گشتی تێبگەی بابەتی سەرەکی تێکستەکە یاخود ئەوسەرچیە. پاش ئەوەی کە تێگەیشتی ناونیشانەکە تێگەیشتی ئینجا باشتر وایە پرسیارەکە بخوێنیەوە یاخود پرسیارەکان بخوێنیەوە و لە کاتی خوێندنەوەی پرسیارەکانیش زۆر گرینگە وشەی سەرەکی بدۆزیەوە. پاشان کە باسی وشەی سەرەکی دەکەین مەرج نییە هەموو پرسیارەکان بەیەکەوە بخوێنیەوە. باشتر وایە پرسیار بە پرسیار بگەڕی لەبەر ئەوەی هەمووی مەڵتیپل چۆیس واتە هەمووی هەڵبژاردنە. لەبەرەوەی هەمووی هەڵبژاردنە تو ناتوانانی هەموو پرسیارەکان بخوێنیەوە و هەر هەموو وشە سەرەکیەکانت لەبیر بین. باشتر وایە پرسیار بە پرسیار بڕۆی و زۆر گرینگە کات زۆر سرف نەکەی لە پرسیارێک یاخود بە فیڕۆ نەدەی لە پرسیارێک کە دڵنیانی لە وەڵامەکەی. بەڵام ئەگەر دوو وەڵام دڵنیا بووی یاخود دوو وەڵام پێت باشە کە وەڵامەکانیان هەڵبژێری باشترە هەردووچی هەڵبژێری دوایی بێەوە سەری ئینجا یەکیان هەڵبژێری. بەڵام زۆر گرینگە کات بە فیڕۆ نەدەی زۆر لەسەر هەر پرسیارەکان. هەفتەی ڕابردوو وا بزانم دکتۆر سامان بوو باسی تایم مانجمنتی کردواتە ڕێکخستنی کات زۆر گرینگە لەو تاقیکردنەوەی پلیسمنتە. هەندێک جار قوتابی چەند پرسیارێکی وەڵام داوەتەوە و چەند پرسیارێکی ماوە و کاتیشی نەماوە. ینی ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەمە بۆ ڕێخستنی کات دەگەڕێتەوە بەسەر هەر پرسیارێکدا. باشتر وایە هەر پرسیارێک بە تەنیا و وەڵامەکان واتە بژاردەکان بە تەنیا بخوێنیەوە ئینجا بچێت سەر ڕیدینگ پاسجەکە تاوەکو وەڵامەکەی بدۆزیەوە. ئەگەر ئەو کاتەی دیاریت کردووە بۆ نمونە 30 چرکت بۆ داناوە یاخود دقەیەکت بۆ داناوە بۆ هەر پرسیارێک بە خۆت بڕیار بدە. بڕیاردانەکەش پەیوەستە بە بەشەکانی دیکە لە بەشەکانی دیکە چەند کاتت پێویستە ئەو کاتی ماوە بۆ ڕیدینگ پاسجی دای بدێت. کەواتە ئەگەر دقەیەکت داناوە لەو کاتێک کە دیاریت کردووە لەو دقەیە لەو خولەکە ئەگەر وەڵامەکەت نەدۆزیەوە باشتر وایە بچێ سەر پرسیارێکی دیکە یاخود پرسیارێکی دیکە وەڵام بدەیەوە و کات بە فیڕۆ نەدەی و دوایی بگەڕێەوە سەر ئەو پرسیاری کە بەجیت هێشتووە. دکتۆریمداد تێبینێکی زۆر باشیدا هەفتەی ڕابردوو کە وەڵام بەجی مەهێڵە واتە هیچ پرسیارێک بەبێ وەڵام بەجی مەهێڵە ئەگەر دڵنیا نەبووی. بەڵام زۆر گرینگە کەی بەجی نەهێڵی یەکسەر شتێک هەڵمەبژێرە ئەگەر وەڵامەکەت نەدۆزیەوە. بڕۆوە سەری پاش ئەوەی وەڵامی پرسیارەکانی دیکەت دایەوە کە دڵنیای لێی ئینجا وەرەوە سەر ئەو پرسیارانی کە بەجیت هێشتووە. پاش ئەوەی کە وەڵامەکەت دۆزیەوە باشە ئەگەر دۆزیتەوە. ئەگەر نەت دۆزیەوە باشترە هەر بژاردەیەک بە تێگەیشتنی خۆت هەڵبژێری و بە بەتاڵی بەجی نەهێڵی. ئێستا هەمان پرسیاری پێشتر دووبارە بە پرسیارەکە دەستم پێکردێت چونکە گوتم باشتر وایە کە
بە پرسیارەکان دەست پێ بکەیت تاوەکو کاتت لە بۆ بگەڕێتەوە. What is the main topic of the passage؟ هەر وەکو گوتمان ئەگەر ئەم جۆرە پرسیارەش هەبوو ئەوە زۆر گرینگە تایتڵ ناونیشان و پارەگرافی یەکەم بخوێنیەوە و لە پارەگرافی یەکەمیش ڕستەی یەکەم بخوێنیەوە. پێم باشە ئەو پرسیارە بخوێنەوە ئەگەر بکرێ وێنەیەکی بگرن اینجا دواتر وەڵامەکەم بۆ بنووسن پاش ئەوەی کە پارەگرافی یەکەمتان پیشان بدەن. هیوادارم وێنەتان گرتبی. دەچمە سەر سلایدی دواتر. بیخوێننەوە. Yoga is a way to strengthen the body and the mind. Yoga is becoming popular with people of all ages. Yoga is an excellent form of exercise for several reasons. Yoga is an example of how getting exercise reduces stress. هیوادارم وێنەتان گرتبی. ئەوەیان پارەگرافی یەکەمی تێکستێکە کە ناونیشانەکەی why everyone should try yoga. ئەوە ناونیشانەکەیتی ڕەنگە هەندێک لەوانەی کە ئینگلیزیەکەیان باشە تەنانەت لە ناونیشانەکەش وەڵامەکەی تێدایە، بەڵام بە ڕستەی بە پارەگرافی یەکەم بخوێنینەوە. یەک دەقە بەسەوە بزانم بۆ ئەوی وەڵامی بدەنەوە. ئەوەی توانی با وەڵامەکە بنووسێت، بەڵام هەروەکو گوتم ئەگەر بەس ناونیشانەکە بخوێنیەوە ڕەنگە وەڵامەکە وازح بێت. باشە. هیوادارم لاساییکردنەوە نەبێت چونکە وەڵامەکە ڕاست نییە بەڕاستی هەتا ئێستا. باشە، باش بوو. باشە، تاوەکو وەڵامەکە تێبگەین کێشە نیە، ینی مەبەستمان فێربوونە و ینی وەڵامی ڕاست و هەڵا هیچ مشکلەمان نییە، مەبەستەکەمان ڕوونکردنەوەیە. با تی بگەین کامە وەڵام ڕاستە. ئەگەر کەسێک پێم بڵێت وشەی یەکەم وای باسی چ دەکەی، ینی ئەگەر وشەی وای هەبوو ئەو پرسیارە هەبوو پێویستە وەڵامەکە چی بێت. ئەگەر بە ئینگلیزی بە کوردی هیچ کێشەم نییە. reason زۆر باشە. because باشە. reason because تا زۆر باشە. کاتە هۆکار دەنووسی واتە وەڵامەکەی هۆکارە. ئەگەر سەیری بژاردەکان بکەن وشەی هۆکار لە یەک وەڵام هەیە. ئەگەر سەیری بکەن وشەی هۆکار لە یەک وەڵامیان هەیە کێشە نییە، بەڵام بە ڕوونی بکەینەوە لە بەرچی وەڵامی یەکەم ئەگەر ڕاستیان ڕاست نییە، هەر وەڵامێک ڕاستیان ڕاست نییە لە بەرچی. Yoga is a way to strengthen the body and the mind. ئەگەر سەیری پارەگرافەکە بکەین واتە بەهێزکردنی لاشە، تەنها یەک بەش باسی بەهێزکردن دەکا و وشەی بەهێزکردنی هەر تێدا نییە، تەنها لە ناوەڕاستەکەی نەبێت. گوتمان ڕستەی شەش لە ڕستەی شەشەم ئینجا وشەی body strengthen هەیە، بەڵام کە پرسیاری دواتر ئەمەمان ڕەنگە لە بۆ ڕوونتر بکاتەوە. ئەگەر سەیری بکەی firstمان هەیە واتە یەکەم، لە ناوەڕاستی خەتی چوارەم next هەیە کەواتە دواتر، لە خەتی شەشەمیش لە پێش کۆتاییەکەی finally هەیە، کەواتە ئەمانە هەمووی هۆکارەکانن لەبەرچی دەبی خەڵک یۆگا تاقی بکاتەوە یاخود بیکە. و بەهێزکردنی لاشە تەنها یەک خاڵی یەک لە هۆکارەکانە، کەواتە مەبەستی سەرەکی نییە. مەبەستی سەرەکی ئەنجامدانی یۆگایە لەبەر چەند هۆکارێک. هیوادارم وازح بوو بێت لە پێشتان. کەواتە وەڵامی ڕاست وەڵامی سیە، وەڵامی دیش بە هەمان شێوەی وەڵامی ئەگەر باسی سترس دەکە دەرێ finally yoga relieves
سترس واتە سترس کەم دەکاتەوە کە خەتی شەشەمە مادەم وشەی فاینەڵیمان هەیە کەواتە ئەوە تەنها یەک خاڵە ئەگەر وشەی نێکستمان هەبوو ئەوە تەنها یەک خاڵە وشەی فرست ئەوە تەنها یەک خاڵن هیوادارم ئەوە ڕوون بێت لەلاتان ئەو وشانە زۆر گرنگن بیزانن مەبەستەکە لێیان ژماردنە و مەبەستی سەرەکی هەر هەمووی بەیەکەوەیە نەک تەنها یەک خاڵ لەم خاڵانە و لەبەر ئەوەیە کە دەڵێن مەبەستی پارەگرافەکە چییە ناتوانین یەک خاڵ هەڵبژێرین بەڵکو دەبێ هەموو خاڵەکان بەیەکەوە هەڵبژێرین بە شێوەیەکی گشتی سەرپرسیارەکان سی دووبارە بخوێنیەوە Yoga is an excellent form of exercise for several reasons. Several يعني کۆمەڵێک چەندین هۆکار. ڕاستەکەی زۆر سپاس کەواتە مەبەستی سەرەکی ئەم پاسجە یاخود ئەم ئۆثە ئەوەیە کە چەند سەبەبێک ڕوون دەکاتەوە چەند هۆکارێک ڕوون دەکاتەوە بۆ ئەوەی کە خاڵک یۆگا بکەن وەکو ڕاهێنا هیوادارم وازەح بێت لەلاتان ئەگەر شتێک وازەح نەبووە من بەپێی توانە چات بۆکسەکە دەخوێنمەوە ئەگەر کەسێک پرسیاری هەبوو یاخود ویستی قسە بکە وەکو دکتۆر گوتی لە کۆتاییەکەی وەڵامیان دەدەینەوە دێنە سەر ئەو کە ئەتوو پرسیارت لێ هەیە بەڵێ پرسیارێکی دیکە واتای وشە meaning of words هەرچەندە بەشی vocabulary لە placement test هەیە واتە مەبەستم وشەی بەشی وشە و مانای وشە بەتەنیا هەیە و نزیکەی دا یاخود تاوەکو 20 نمرەی هەندێک جار گەیشتۆتە 15-20 نمرە تەنها لە بەشی vocabulary زۆر جاران دەبووە لەسەر ئەم بەشەیە بەڵام یەکێک لە پرسیارەکانی دیکەی reading passage واتای وشێ لە ناو تێکستەکە کەواتە جیاوازی هەیە لە نێوان واتای وشە لە بەشی vocabulary کە بە شێوەیەکی گشتیە ناکرێت دوو وەڵام یاخود سێ وەڵام ڕاست بێت بۆ یەک وشە بەڵام لە بەشی reading passage ڕەنگە سێ وەڵام هاواتای بێت بەڵام دەڵێ لە پارەگرافی یەکەم یاخود لە پارەگرافی دووەم واتای ئەم وشەیەتیە کەواتە بۆت دیاری دەکا ئێستا لە بۆتان وازەحتر دەکەم بە نمونەیەک بەڵام زۆر گرنگە بزانی وشە چەند واتایەکی هەیە بۆیە لە بەشی reading passage دەبێت دیاری بکات کە وهەروە هەر بەم زۆرەش دەکرێت کراوە دیاری دەکات دەڵێ لە پارەگرافی یەکەم یاخود دووەم واتای ئەم وشەیەتیە what's the meaning یاخود synonym of the word زۆر گرنگە قوتابی فێرخواست بزانێت کە لەم شوێنە چ واتایەک دەکەیت یعنی بۆ ئەوەی کە ئەم وەڵامم ڕاست بێت پرسیارەکان بەم شێوەیە what is the synonym for لەناو ئەو کەوانەی وشەیەک دەنووسێت واتە هاواتای ئەو وشەیەتیە what is the antonym for کە ئەوەش گرنگە قوتابی ئەو وشەیە بزانی واتە دژە واتاکەی چییە عکسەکەی چییە what does this word mean واتە ئەم وشەیە مانای چییە بەم سێ شێوازە پرسیار دەکرێت بەڵام تەواوکەری هەیە ئەم پرسیارانە کە دەڵێ لە پارەگرافی ئەوەندا ئەگەر نمونەیەک بنووسین بەڵام پێش ئەوەی بچینە سەر نمونونەکە یەک تێبینیم هەیە کە دواتر دووبارەشی دەکەمەوە لەم بەشە زۆر گرنگە کە بژاردەکان کەم بکەوە کامە بژاردە ڕاست نییە تاوەکو یەک دوو بژاردە دەبینێتەوە لە 4 بژاردە لەم حالەتە لە چانسی ڕاستبوونی بژاردەکە و وەڵامەکەی تو دەبێتە 150 لە جیاتی ئەوەی کە 125 بێت کاتە زۆر گرنگە ئەو وەڵامانەی کە ڕاست نین بەڕای تۆ لایان بدەیت تەنها بیر لەو وشەیە بکەوە و لەو وەڵامانە بکەوە کە ڕاستن و بژاردەکان کەم بکەوە تاوەکو چانسی ڕاستبوونی وەڵامەکەت زیاتر ئەگەر نمونەیەک وەکو ڕوونکردنەوە دکتۆر بەڕێزان وەکو یاری کەرەمستانە یان کلااوێن هەیە یان سینەسیریانێ دەڵێ ئەوە بڕوە ینی ئەوە بڕوە مەبەست ینی ئەوە هەر هەو نییە کەواتە تۆ ئەگەر لە 4 بژاردە بۆ خۆی 125 لەبەردەستە ئەگەر یەکێکیش بڕوە نسبەی ڕاستبوونەکەت زیاتر دەبێت ینی ئەگەر یەکێکیان دڵنیای کە ڕاست نییە یەکسەر زەربێکی بەسەر دابێنە تا لەبیرت نەچێت دەست خۆش بێت تەکنیکێکی زۆر باش
زۆر سپاس. ئەمە یەک لە پرسیارەکانە. دووبارە بە پرسیارەکە دەست پێ دەکەم چونکە گوتم بۆ گەڕاندنەوەی کات باشتر بە پرسیارەکە دەست پێ بکەین. بێگومان پاش ئەم سلایدەش پارەگرافی سێمی تێکستەکە بۆتان دادرێن تاوەکو دڵنیا بن لە وەڵامەکەی خۆتان. In paragraph 3, what does multitask mean? Become happy with doing something. Feel confident that you can text while walking. Send many text messages in a short period of time. Do more than one thing at the same time. Multitask یەکێک لە تەکنیکەکانی دیکە بۆ ئەوەی لە بەشی ڤۆکابولەری بگورە کە بەشی ڤۆکابولەری باز دەکەم، بەڵام هەروەکو گوتم لە بەشی خوێندنەوەش بەشی ڤۆکابولەریمان هەیە. دابەشکردنی وشەیە بۆ ئەو بەشانەی کە لێی دروست بوونە. بۆ نمونە وشەیەکی لەم جۆرەم بینی دەبینم لە دوو وشە لە دوو بەش پێک هاتووە. مەڵتی تاسک، مەڵتی یعنی زۆر، چەند، تاسک یعنی ئیشێک یان کارێک. ڕەنگە بێ خوێندنەوەی وەڵامەکە، بێ خوێندنەوەی پارەگرافەکە وەڵامەکەی بزانین، بەڵام تکاتان لێ دەکەن کە بەم شتە هەڵمەخەڵەتێن هەموو جار ڕاست نییە. هەروەکو گوتمان ڕەنگە لێرانە وەڵامەکە وازەح بێت لەوە، زۆر گرینگە بچی پارەگرافەکە بخوێنیەوە بۆ ئەوەی دڵنیابی کە وەڵامی کە لە مێشکتە و تۆ دادناوە وەڵامی ڕاستە. باشە؟ ئەم نمونەیەم تەنها بۆ ئەوە دانابوو کە پێتان بڵێم زۆر گرینگە ئەگەر وەڵامەکەش دڵنیا بووی بێ خوێندنەوەی پارەگرافەکە دەتزانی، بۆ دڵنیابوون لە وەڵامەکەی خۆت بڕۆ ئەو پارەگرافی کە دیاری کراوە بیخوێنەوە. ئەمەش پارەگرافەکەیە وشەی مەڵتیتاسک لە ڕستەی کۆتایی بەکارهاتووە. This overconfidence in their ability to multitask might just be at the root of this growing problem. کەواتە وەڵامی ڕاست ئەگەر چەند کەسێک ئەگەر وەڵامی ڕاستتان نووسی بێت بەڕێزان وەڵامەکان چات بۆکسەکە بنووسن. زۆر باشە. سپاس. تقریبا ینی دیار بوو وەڵامەکە. زۆر سپاس. زۆر باشە. مەڵتیتاسک واتە ئەنجامدانی چەند کارێک لە هەمان کاتدا. مەڵتی واتە زۆر. بۆ دڵنیابوونیش زۆر گرینگە هەروەکو گوتم بچی پارەگرافەکە بخوێنیەوە، هەموو پارەگرافەکە بخوێنەوە. و ئەگە سەیری شێوازی پرسیارەکە بکەیت، شێوازی پرسیارەکە یارمەتی دەری قوتابیە. بۆ نمونە پرسیارەکە ناڵێ لە ڕستەی ئەوەندا، چونکە بۆ تێگەیشتن لە وشەی مەڵتیتاسک پێویستت بە هەموو پارەگرافەکە هەیە بیخوێنیەوە. بۆ تێگەیشتن لە مانای ئەو وشەیە پێویستە هەموو پارەگرافەکە بخوێنیەوە، نەک تەنها ئەو ڕستەیە کە ئەو وشەیە تێدا بەکار هاتووە. هیوادارم ئەم تێبینیم وازەح بێت بلاتان. ئەگەر داوای واتای وشەیەکی کرد تەنها ئەو ڕستەیە مەخوێنەوە کە ئەو وشەیە تێدا بەکار هاتووە، هەموو پارەگرافەکە بخوێنەوە تاوەکو باشتر تێی بگەیت. باشە؟ هیوادارم ئەو تێبینیە ڕوون بێت لەلاتان. ئەوە شێوازێکی دیکەیە، هەروەکو لە بیدایەت باسم کرد شێوازی بژاردە یاخود هەڵبژاردن دوو جۆری هەیە، یەک وەڵام ڕاستە یاخود چەند وەڵامێک ڕاستە. دکتۆری بدات لای من کاتم مایە، نازانم چەند کاتم هەیە، تقریبا دەدەقەیەکی دیکەم دەوێت ئەگەر ئاسایی بێت. کات هەیە بەردەوام. باشە، زۆر سپاس. کە باسی مەڵتیپل چۆیس واتە باسی ببورن کە باسی هەڵبژاردنمان کرد، گوتمان دوو جۆرمان هەیە، یەک وەڵام ڕاستە یاخود چەند وەڵامێکی ڕاستی هەیە. بۆ نمونە what are the three types of climbing according to paragraph 3 ئەمەیان دوو تێبینیمان بەبیر دەخاتەوە. یەک لە تێبینیەکان ئەوە بوو کە چەند وەڵامێک ڕاستە هەروەکو گوتمان. دووەم تێبینیمان ئەو وشانە بوو کە پێمان دەڵێن بۆ ژماردن بەکاردێن، هەروەکو first to next to finally و another و the last to. بۆ ئەوەی بزانین و بژمێرین جۆرەکان دەبێت بە دوای ئەو وشانەدا
بگەڕێنی و یاخود تێیدا بێت. هیوادارم ڕوون بێت لەلاتان لەم جۆرە پرسیارە زۆر گرنگە ئەگەر باسی ژماردنی کرد زۆر گرنگە ئەو وشانە بزانی کە بۆ ژماردن بەکاردێت تەرکیزیان لەسەر پێی وە تەنانەت دیاریشیان بکەی لە ناو ریدینگ پاسجەکە بۆ نمونە وشەی first هەیە دوای next یان then یان after that هەیە یان finally یان another one ئەو چەند وشەیە بۆ ژماردن بەکاردێت ئەگەر داوای ژماردنی شتێکی کرد یان چەند زۆرێکی کرد دەبێت بە دوای ئەو وشانەدا بگەڕێ و وەڵامەکە لە دوای ئەو وشانە دێتە. هیوادارم ڕوون بێت لەلاتان. ئەگەر سەیری بەس بۆ ڕوونکردنەوە ئەگەر سەیری ئەم نمونەیە بکەین دەبینین ڕستەی یەکەم topic sentence ئەوە هیچ there are many kinds of mountain climbing. Trail climbing is the easiest. ئەوە یەکەم یانە trail climbing. ئەگەر دووەم هەر دیارە دووەم لە دوای وشەی دووەم دێت یعنی ئەگەر سەیری بکەیت هیوادارم بیخوێنەوە تاوەکو دەگەنە وشەی دووەم کەواتە وەڵامی دووەم. The second type هیوادارم دۆزی بتانەوە. هەروەها جۆری سێم یاخود جۆری کۆتاییەکەشی دیارە هەروەکو لە ڕستەی کۆتاییەکەی دیارە the third واتە سێم جۆری. ئەمە پێمان دەڵێ کە وەڵامی جۆرەکان لە دوای لە ناو ئەو ڕستانەیە لە دوای ئەو وشانەیە. ئەگەر لە بیرتوی لە پارەگرافەکەی دیکە وشەی دیکە بەکار هاتبوو first to next to finally بەکار هاتبوو کە هەمان واتا و مەبەستی هەیە کە بۆ ژماردن بەکاردێت. هیوادارم ئەمەش وازح بێت لەلاتەن. ئەگەر کەسێک پرسیارێک شتێکی هەبوو دوایی یەک تۆزی دیکە مایە باسی دەکەم. زۆر سپاس بۆ وەڵامەکانتان. هیوادارم وازح بێت لەلاتەن کە مەبەستەکەمان چی. سپاس بۆ وەڵامەکان. ئێستا گەر بچینە سەر شێوازێکی دیکە لە پرسیار دووبارە دەربڕینەوە کە مەبەستمان پارافرەیزە. جەخت لەسەر مەبەستی گشتی دەکرێتەوە بۆ نمونە مەبەستی گشتی ڕستەیەک یاخود بەشێک. کەمکردنەوەی بژاردەکان زۆر گرنگە هەروەکو دکتۆریداد نمونونەکەی باسکی سری سریانەیە یعنی دیاری بکەی کە کامە وەڵام و کامە وەڵام ڕەنگە ئەگەری ڕاستبوونیان زیاترە لەوانی دیکە. دیاریکردنی وشەی سەرەکی ناو و فرمان زۆر گرنگە لە ڕستەکە کە دیاری کردووە. پاشان هاواتە یاخود دژواتای وشەکە دەبێت بزانین کە باسی پارافرەیز دەکەین کە باسی دووبارە دەربڕینەوە دەکەین بۆ نمونە ئەمەش تەکنیکێکی زۆر گرنگە بۆ فێرخوازانی سەنتەری زمان چونکە لە کاتی بەحث نووسین زۆربەی زۆری بەحسەکە بە شێوازی پارافرەیزکردن دەنووسرێتەوە بۆیە قوتابی زۆر گرنگە لە پارافرەیزکردن زۆر باش بیت لە پلیسمنت تست جەختی لەسەر دەکرێتەوە و تەنانەت لە کۆرساتیش کە کۆرسەکە وەردەگرن و ئامەپەی ئاستەکان جەخت لەسەر دووبارە دەربڕینەوەی ڕستەکان دەکرێت. بۆ ئەوەی باش بین لە پارافرەیزینگ زۆر گرنگە هاوواتا و دژواتای ڕستەکان بزانین وشەکان بزانین. شێوازێکی دیکەشمان هەیە بەڵام ڕەنگە زەحمەت بێت بۆتان هەر بە شێوەیەکی گشتی باسی دەکەم ئەویش بەکارهێنانی ستراکچەری جیاوازە واتە وشەیەکمان هەیە بەڵام لە جیاتی ئەوەی هەمان وشە هاواتاکەی بەکاربینم یاخود دژواتاکەی بەکاربینم وشەکەی دەگۆڕم بۆ فۆرمێکی دیکە. ئەگەر وشەی زۆر سادەتان پێ بڵێم نمونەک وشەی تیچەر ینی ئەگەر بتەوێ هاواتاکەی بنووسیت بۆ نمونە ڕەنگە برێی ئینستراکتەر یان پرۆفێسەر ینی شتێکی ئەوها ئیدوکەیتەر ئەوە هاواتاکەیتی ڕەنگە دژواتای نەبێت بەڵام مەبەستەکەی من لە ئەوی دیکە بەکارهێنانی فۆرمێکی دیکەی وشەکەیە واتە وشەکە بەخۆی تیچەرە ئەگەر لە پێش چاوت بی تیچەر چۆن دەنووسرێت ئیR لە کۆتاییەکەی هەیە و ناویشە ناوی کەسێکە دەیکەینە فرمان یعنی تیچ تاوەکو بتوانین ئەو ڕستەیە دەربڕینەوە کەواتە ڕستەکە وشەکان هەندێکیان هاواتای بەکاردێنین هەندێکیان فۆرمی دەگۆڕین. بۆ نمونە لە جیاتی وشەی ستودنت
دەنووسی ستادی ینی هیوادارم بۆ نمونە مانجمنت وشەی مانج بەکاردێنی کەواتە فۆرمی وشەکە دەگۆڕی لە کاتی دووبارە دەربڕینەوە نەک هاواتاکەی هەر هەموو وشەکان هاواتاکە بەکاربهێن هیوادارم واضح بێت لەلاتان بۆ ئەوەی ئەو وەڵامە ڕاست بێت پارافرێزی کامەی ڕاستە زۆرترین وشە لە بینی ڕستەکە و وەڵامەکان دووبارە بۆتەوە ئەگە سەیرێکی ئەم پرسیارە بکەین دووبارە بە پرسیارەکە دەست پێکرد چونکە نامێت ئەوەندە زۆر دووبارە بکەم ینی گرنگە بە پرسیارەکان دەست پێ بکەی ئینجا بچێت سەر ئەو بەشەی کە پێویستە. Which is the best paraphrase for the first sentence of paragraph 2 زۆر گرنگە لەم دەربڕینە تێبگەین وشەی first و second و third و ئەوانش بزانی ڕەنگە وشەی first و second یان last sentence of paragraph 2 واتە ڕستەی یەکەم یان دووەم یاخود ئاخیر ڕستەی پارەگرافی دووەم هیوادارم وێنەیەکی ئەوە بگرن تاوەکو لە پێشتان بێت کە دەچینە سەر پارەگرافی دووەمی ئەو تێکستە بەڵام بەیەکەوە ئەگەر بیخوێنینەوە he was in a mid-level position and they were not hiring any more people. He was the director of his company and so he couldn't advance any higher. He was in a high-level position and there was little chance he could move higher. His company didn't want to move him higher. Paragraphi دوم ئەوەیانە ئەگەر بیخوێنیەوە ئەو شەیەک دەگۆڕم بگورە بۆ ئەوی وازەحتر بێت هەرچەندە ئەو شێش گرنگە بیزان ئێستا پێتان دەڵێن کەواتە وەڵامەکە لە پرسیاری پارەگرافی دووەم وەڵامەکە ڕستەی یەکەمە. However, he was already at a fairly senior level within the company. Senior مەبەستی لە یعنی گەورەیە یاخود لە پێشە یان ئاستی بەرزە and his opportunity واتە دەرفەتی for further advancement واتە پێشکەوتنی زیاتر slim لاواز بوو یاخود کەم بوو. هیوادارم تێی بگەن ئەو ڕستەیە جارێکی دیکە بیخوێنەوە تاوەکو بچینەوە سەر بژاردەکان بۆ ئەوەی باشترین بژاردە هەڵبژێرێت. He was already at a fairly senior level within the company and his opportunity for further advancement were slim. باشە ئەگەر بچینەوە سەر بژاردەکان he was in a mid-level ئەویان هەڵەیە کەواتە ئەو بژاردەیە لا دەدەین چونکە ئەو دەڵێ high level. He was the director of his company and بەڵێ بگورە پاراگرافەکەی وشەی سینیەر هاتبوو بەڵێ کەواتە ئاستی لە پێش بوو یاخود بەرز بوو. He was the director of his company and so he couldn't advance any higher. وشەی دایرکتەر نەهاتووە. He was in a high-level position and there was little chance he could move higher. Move higher لەگەڵ chance لەگەڵ high-level position دووبارەیە ئەگەر سەیری ڕستەی یەکەم بکەیت. کەواتە وەڵامی ڕاست ئەگەر لە چات بۆکسەکەش هەندێکتان نووسیتتان زۆر سپاستان دەکەین. زۆر سپاس. وەڵامی ڕاست باشترین پارافرێز سیە. تێدەکەم ئەگەر کەسێک وەڵامی دی هەڵبژاردبی تێدەگەم هەڵەکە لە چێن درێوی دەبێت ئەم هەڵەیە ڕاست بکەنەوە. His company didn't want to move him higher یعنی کۆمپانیاکە نەیدەویست زیاتر بەرەو پێش بچێت ئەو کەسە یاخود ئاستی بەرزتر بێتەوە. تێدەگەم غەڵەتەکە لە چییە؟ ئەگەر سەیری ڕستەی یەکەم بکەین ببورن ئەگەر سەیری ڕستەی یەکەم بکەین ئەنگۆ تەنها ئەوانەی کە وەڵامی دییان پێڕاستە تەنها بەشی دووەمی ڕستەی یەکەمیان تەرکیز لێکردەوە واتە لە پاش and his opportunity for further advancement were slim تەنها ئەو بەشەتان پارافرێز کردیە کە بێگومان ڕاستە ئەگەر تەنها ئەو بەشە بە تەنیا بێت. بەڵام ئەم پرسیارە ڕستەی یەکەم دەڵێ ڕستەی یەکەمی پارەگرافی دووەم دوو بەشە
he was already at a fairly senior level within the company أو بەشەشی لەگەڵە چونکە کە دەڵێن ڕستەی یەکەم هەتاوەکو نقطە ڕستەی یەکەم هەژمار دەکرێت. هیوادارم تێبینیەکە تێگەیشتبی و تێدەگەم ئەگەر هەڵەشت کردبی، بەڵام ئەگەر گوتی ڕستەکە ئەتو نابێت لە کۆما ڕابوەستی بەڵکو دەبێت تاوەکو دەگەیتە خاڵی کۆتایی لە خوێندنەوە بەردەوام. هیوادارم ئەم پرسیارەش وازح بێت و تێبینیەکان ڕوون بن لەلاتان. ئاخیر پرسیارە مەبەستی نووسینەکە چییە؟ وەڵامەکەشم نووسێ ویستم بە پرسیار بێتان بڵێم مەبەستی نووسینەکە واتە purpose of the article. خوێندنەوەی کۆتا پارەگراف زۆر گرینگە پارەگرافی کۆتایی بخوێنەوە تاوەکو لە مەبەستی نووسینێک بگەین واتە purpose of the writer مەبەستەکەی چییە یاخود پوختەکەی چی. دەبێت کۆتا پارەگراف concluding paragraph پارەگرافی دەرەنجام بخوێنینەوە. بەم شێوازە پرسیار دەکرێت the writer's purpose for writing this passage is یەک لەوانەیە کە وەڵامەکە دەبێت concluding paragraph بخوێنیەوە کەواتە پارەگرافی کۆتاییەکەی بخوێنیەوە. ئەگەر کاتمان هەیە نەزانم دکتۆر کاتمان هەیە یان بەسە ئەوەندە ئەوەش تاواوکەین ئەگەر چتمایە چیترمایە هەر تاو ئەوەی تەواوکەم یان وەڵامەکەی وازەحەوە بزانم بەستەکەم تەواوی بکە ئەوەش تەواوکە. باش. The writer's purpose for writing this passage is ئەوە بژاردەکانە دەبێت یەکەم جار پرسیارەکە بخوێنەوە هیوادارم ڕسمەکی بگرن. To get people to stop texting while walking because it's dangerous. To teach people how to text while walking so they don't get hurt. To tell people that the number of people texting is increasing. To report the sad news of texting accidents. ڕەنگە تێبینی کەمکردنەوەی بژاردەکان لێرە گونجاو بێت یەک دوو بژاردەیان هەر ڕاست بینە دیارە ئەمە پەیوەندی بە یەکێک لە پاسەجەکانی پێشتر هەیە. بابچین concluding paragraphy ئەم تێکستە بخوێنینەوە. In order to prevent more tragedies such as these, please remember to stop walking before replying to a text message. It may save your life. ئەمە concluding paragraph واتە پارەگرافی کۆتایی ئەم تێکستێ تاوەکو ئەم تراژیدیانە نەهێڵین یاخود کەمی بکەینەوە پێویستە بوەستین تاوەکو وەڵامی مێسجێک یاخود تێکستێک بدەینەوە پێش ئەوەی وەڵامی بدەینەوە کەواتە باشترین بژاردە to get people to stop texting while because it's dangerous ئەوەی یەکەمیان باشترین بژاردێ. ئەمەش زۆرێکی دیکەی پرسیارە ئەگە بەس بە شێوێکی سریع باسی بکەم بەهۆی کاتەکەشەوە. The writer thinks that being a freelancer is better than working for someone else. ئەمە پرسیارەکەیە true false یا not given. تێبینی من لەو بەشە تەنها لە بەشی not given و false کە پێشتر لە دەرفەتی دیکە باسم کردووە کە دەڵێن false واتە لە ناو تێکستەکە ڕستەیەک هەیە کە پێچەوانەی ئەم ڕستەیە باس کراوە کە دەڵێن not given واتە ئەم زانیاریە هەر باس نەکراوە نەخۆی نەپێچەوانەکەی باس نەکراوە لە ناو تێکستەکە کەواتە ئەگەر ئەم پرسیارە وەڵام بدەمەوە working alone or being a freelancer is not better than having a boss. ئەگەر نۆتەکەی لەگەر بوو ئەوە false. ئەگەر نۆتەکەی لەگەر نەبوو ئەوە ترووە چونکە هەمان ڕستەیە هەمان مانای سەرەوەیە بەڵام لە چه حالەتێک not given ڕاستە ئەگەر ئەو ڕستەیە هەر نەبوو working alone or being a freelancer is better than having a boss. يعني is not better than having a boss. واتە ئەو زانیاریە هەر ئاماژەی پێ نەکرابوو ئەو ڕستەیە ئاماژەی پێ نەکرابوو لە ناو تێکستەکە بە هیچ شێوەیەک اینجا ئەو حالەتە دەبێتە not given. بەڵام ئەگەر ئاماژەی پێکرابوو بۆ نمونە ڕستەیەکی لەم شێوە هەبوو working alone or being a freelancer is یان is not ئەوە یان ترووە ئەگەر نۆتەکە نەبوو ئەگەر نۆتەکەش هەبوو false. بەڵام ئەگەر ئەو ڕستەیە هەر ئاماژەی پێ نەکرابوو و زانیاریە هیچ باس نەکرابوو ئەوە بەشی not given هەڵدەبژێری.
لە کۆتاییەکەی دەبێت بیڵێم کە جیاوازی تاکە کەسی لە هەموو بەشێک هەیە بەڵێ لە هەموو شوێنێک هەیە ڕەنگە زۆر لە فێرخوازان باسی ئەوە بکەن کە بەشە مرۆڤایەتیەکان و بەشە زانستیەکان جیاواز هەژمار بکرێن بەڵام ئەگەر بیرێکی لێ بکەینەوە تەنانەت لە بەشە مرۆڤایەتیەکانیش جیاوازی تاکە کەسی هەیە و هەندێک کەس هەیە کە ئاستی زۆر زۆر باشە و لە ئاستی بەرز وەردەگیرێ هەندێک شیان ئاستیان نزمە و لە ئاستەکانی دیکە هەڵدەبژێنن و لە بەشە زانستیەکانیش بە هەمان شێوە جیاوازی تاکە کەسی هەیە زۆر ئاساییە و پلیسمنت تست مەبەستەکە ئەوەیە تاوەکو گروپێک بەیەکەوە دروست بکەن ئەو قوتابیانە کە ئاستیان لێک نزیک بی تاوەکو زۆر سوود لەو ئاستەی خۆیان وەربگرن زۆر گرنگە شێوازی پرسیارەکان تێبگەی هیوادارم سوودی هەبێت ئەم وێبینارە لەبارەی شێوازی پرسیارەکان و چۆنێتی وەڵامدانەوە و شتێکی دیکەش گرنگە سیستەماتیکی لە خوێندنەوە و دەبێت بزانین یعنی ڕێگایەک و ڕێبازێکت هەبێت لە بەشی خوێندنەوە و بەڕای من کە ئەمەش تەنها پێشنیارە باشتر وایە لە پرسیارەکان دەست پێ بکەی و تەنانەت لە ناو پرسیارەکانیش وشەی سەرەکی هەڵبژێری ئینجا بچێ سەر تێکستە و پارەگرافەکان وەڵامی ئەم پرسیارانە بدۆزیەوە بەڵام ئەگەر هەر شێواز و ڕێگایەک بەکاردەینی زۆر گرینگە ئەم شێوازە تا کۆتاییەکەی بەکاربینی تاوەکو کاتت باش لۆ بگەڕێتەوە و باشترین وەڵام هەڵبژێری ئاخیر تێبینیم practice makes perfect واتە هەر شتێک کە زۆر بیکەی لەم شتە نایاب دەبیان پرفێکت دەبیت زۆر کامل دەبیت ئەگەر لە بەشی قسەکردن ئەگەر بتەوێت لە زمان قسە بکەی لە پراکتیس بکەی بێگومان لە قسەکردن باش دەبیت ڕیدینگیش بە هەمان شێوەیە یەکێک لەو کتابانەی کە من پێم باشە ئەو فێرخوازانەی کە دەیانەوێت ئینگلیزی فێر بن ئەگەر بە هەر شێوازێک بێت ئەوانی دەیانەوێت پلیسمنت تست بکەن و بەشل بۆ ڕید بەشی ڕیدینگ کە کتابێک من خۆم وەکو قوتابی زۆر سوودم لێ بینیوە بە ناوی steps to understanding کە چەند ئاستێکی هەیە ئەم کتابە ڕەنگە هەندێکتان زانیاریتان لەسەر هەبێت steps to writing بگورن steps to understanding کە ئەگەر بگرێ وێنەکەشتان پیشان دەدەم تاوەکو بتوانن ئیستیفادە لێ بکەن 4 ئاست 5 ئاستی هەیە هەمووشی کراکە یەک کتاب هەردێکەکیان 30 ریدینگ پاسیجی کورتە لەگەڵ چەند پرسیارێک تاوەکو پراکتیس بکەن ڕەنگە ئیستیفادە لەو کتابە بکەن هیوادارم ئەم وێبینارە سوودی هەبێت دووبارە زۆر سپاس بۆ برای بەڕێزم دکتۆر هینداد بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە زۆر سپاس خۆش زۆر زۆر سپاس بۆ دکتۆر بەندەر عبدالقهار لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە بەشی ئینگلیزی بەڕاستی وێبینارەکە و بابەتەکان زۆر باش بوون ڕوونکردنەوە و نمونەکان زۆر هاندەر و یارمەتی دەربوون بۆ تێگەیشتنی زیاتر ئێستا دەرگای پرسیار و وەڵام دەکەینەوە من لە ئاخیر خاڵی دکتۆر بەندەر دەست پێ دەکەم کە بەڕاستی ممارەسەکردن ڕاهێنان لەسەر ئەو شتە وات لێ دەکات زۆر باشبی کاتت زۆر بۆ دەگەڕێنێتەوە باشتریش لەوە ئەگەر لەگەڵ برادێک یان چەند برادێک بەیەکەوە دروست بن ینی بتوانن تاقیکردنەوە بە یەکتر بکەن بتوانن هاوکاری یەکتر بن لەگەڵ لە بۆی هەری بەشێک بەجیا بیکەن بۆ منە وابزانم بەڕێزێک تازە لێرە عایشە گەڵت نەبم پێشنیاریەوەی کردێک گروپێک دروست بکەین کە ڕۆژانە چەند جارێک یان نیو سعاتێک ممارەسە بکەین پرسیار و وەڵام بێ یان قەتعەدا برین تاکو هاوکار بین ئەوە دەکرێت خۆشتان بیکەن ئێمەش هاوکارتان دەبین دەکرێت ئێمەش بیکەن ئێوە لە ناو گروپەکاندا چاڵاکی ئەنجام بدەن ئێمە لە هەفتەی ڕابردووەوە ئەو گروپانەمان نەسڕیوەتەوە کە بۆ دەستنیشانکردنی ئاست دروستمان کردوون بۆیە دەبینن ئێستا گفتوگۆ هەیە لە ناو گروپەکان هەروەها بابەت هاوەشی دەکەن لەگەڵ یەکتر بابەت دەنێرن لە بۆ یەکتر لە گروپەکەدا دەنێن کتێبی زۆر باش دانراوە لینکی زۆر باش دانراوە لەوێندە دەکرێت سوودی لێوەرگرن ئەوەش دەکرێت وەکو پێشنیازەگەمە وەری دەگرین و کاری لەسەر دەکەین دووبارە دەستخۆش ئەوە کتێبەکان بۆ ئەوەی دکتۆر بەندەر باسی کرد steps to understanding واتە
هەنگاوەکانی تێگەیشتن یان ئیستیعابکردن کە هەمووی پەرەگرافی گچکە تێکستی پاسیجی گچکەیە لەگەڵ پرسیار دەربارەی ئەو پاسیجانە بەڕاستی. دەست خۆش کە دکتۆر دووبارە دەست خۆش بەڕێزانەوەی پرسیاری هەیە دەتوانین لە چاتەکە بنووسی، ئەوی تر دەکرێت دەست بەرزکەیەوە تاکو بتوانین ئەوانە هەڵبژێرین کە دەیانەوێت قسە بکەن یان دەیانەوێت پرسیار بکەن. بەڕێزێک پرسیتی ئەوە وێنەکانە بەڕێزن لەسەر شاشەیە داوای وێنەکانیان کردیە، دەڵێن جیاوازی چیە لە نێوان ئایلتس و پلیسمنت تست. جیاوازیەکان زۆرن، ئایلتس هەموو سکیلەکانی تێدایە، جارێ پلیسمنت تست دوو سکلی ترک کرایە کە نووسین و قسەکردنە، ئەو دوی تێدانیە لە پلیسمنت تست لە وێبیناری ڕابردوو باسمان کرد، بەڵام لە ئایلتس سپیکینگیش هەیە و ڕایتینگیشی زۆر تێدایە. پلیسمنت تست ناڵێن ئاستەکەی نزمترە، بەڵام مامۆستا خۆماڵیەکان مامۆستایانی خۆمان پرسیارەکان دادنێن، ئایلتس لەسەر ئاستێکی جیهانی تردا دەندرێ بەڕاستی. کاکشڤان داوای پرسیاری خولەکانی پێشتر دەکا. دکتۆر ئەگەر پێویستت بەو شاشەیە نیە دەتوانین لای دەین هەتا پارتیسپەنتەکان ببینین بەڕاستی. پرسیارەکانی پێشتر لەبەرەوەی لەبەردەست نییە، لەبەرەوەی وزاریە ناتوانین بەردەستمان بکەوە، بەڕاستی ئێمەش خۆمان ناخەینە بەرەو بەر پرسیارەتێکە لە لای ئێمەوە دەربچێت. لەبەرەوە داوای لەبەر نەکەین پرسیاری پێشووترمان لەلانە، ئەگەر لە لاشمان بێ ناتوانین بەشی بکەین لەگەڵەوە، چونکە وەکو دەڵێ بەرپرسیارەتێکی ئەخلاقیمان لەسرە بەرامبەر ئەو شوێنانەیە کە کارمان بۆ کردنیان دەیکەین. بەڵام ئەوانەی دکتۆر باسی کرد ئەوانەی لەوێ بنارەکان باز دەکرێت هاوشێوەی پرسیارەکانی پلیسمنت تستن، دڵنیابن هاوشێوەیە، ئەو هاوشێوەیەش دەکرێت لە زۆر سەرچاوە بدۆزرێتەوە. بابینە سەر پرسیارەکان هەندێک بەڕێز وەردەگرم، دوای لە چاتەکەش دەتوانن بینوسن. نەسرین قادر تاقیکردنەوەکە چەند کاتژمێرە وەڵاممان داوەتەوە کە 2 کاتژمێرە بە هەموو با بڵێن سکیلەکان. ڕازا و ڕزگار ڕازاو فەرموو ئەوانەی دەستیان بەرز کردەوە بەرزن لەلای من بە سڕە دیارە، لەبەرەوە بەو سڕەیە دەڕۆم، ئەگەر کەسێک تر درەنگترەوە بوو داوای لێ بردنەکەین. بەڵێ فەرموو. سڵاو مامۆستایان، دەستان خۆش بێ، دەستان خۆش بیلەوە ئەو ماندبوونەی ئەو زانیاریانش کە پێشکەشمان دەکەن. مامۆستا زەحمەت نەبی ملاحەزەک لە بۆم دروست بوو لە جۆری پرسیارەکان. لە یەکەم پرسیار دکتۆر بەندەر باسی کرد کە ئەگەر هاتو پرسیارەکە بۆ شێوە بوو the main purpose of the author، یعنی what's the main purpose of the author. ئەگەر لەو جۆرە سوالە بووتی لە تایتل و لە تۆپیک سێنتێنس بە دوای وەڵامەکە بگەڕن، بەڵام لە کۆتا جۆری پرسیارەکان کە ئەوش مەبەستی نووسینەکە بوو، جۆرێک لە پرسیار هەبوو the writer's purpose for writing this passage is. لەوێن دەرج باسی ئەوەی کرد کە لە concluding paragraph بە دوای وەڵامدا بگەڕن. ئایا جیاوازیتی ئەگەر بۆ ماڕوت بکەیتەوە لە نێوان ئەو دوو جۆرە پرسیارە و هەروە وەڵامەکەشی. دەستان خۆش بی دووبارە. خۆش کاک هونەر سەلیم. دکتۆر بەندەر پرسیارەکان دەنووسیت وسەیەکی وەردەگرین دوای پێکەوە وەڵامدەوە. باشە دکتۆر نووسیت لەلای خۆم زۆر. کاک هونەر فەرموو. دەستان خۆش بێ دکتۆر گیان، دکتۆر بوو دکتۆر بەندەر و جەنابەت. دکتۆر ئەگەر مەجال تا بە سێ پرسیارەمایە بەس پرسیاری کورتە بە شێوەیەکی گشت کورتن ئینشاڵڵا دکتۆر، بە شێوەیەکی گشتی پرسیارەکان تەنیا لەسەر ئێجوکیشنە یان بابەتی تریشە، ئەوە یەکەم. دوام جیاوازی ڕیدینگ لە سەنتەرەکان چ جیاوازیکە لەگەڵ ڕیدینگی ئەمتحانی ئایلتس. سێام ئەگەر کەسێک ئاستی پری ئینتەرمێدیەت پێویست بێ دکتۆر، دەبێ ئاستەکە تەواوی کات یان یەکسەر شادەکەی دەدەنێ. زۆر سپاس بۆ جەنابتان. دەستت خۆشبی، زۆر سپاس. چنار بەس نووسرایە چنار فەرموو. چنار خان فەرموو. جارێک تریش بانگ دەکەینەوە، ئەگەر نەبوو دەچینە لاتر. چنار قسە دەکەی؟ ئەبزام حەق سوتە. گۆڤەند فەرموو. بەڵێ دەستان خۆش بێ، زۆر سپاسان دەکەم.
پرسیارەکەم ئەوەیە نەسەکە لە ئەمتیحانی شەر بە هەمان شێوەی ئەوەی کە نمونە ئێستا دکتۆر بەندەر پێماندا بۆ ئەو هەبە جوانی دەنووسن ئەمە پاراگرافی دووەمە ئەمە ئەی سێمەیان چارەمە یان یەک پارچەیە دەستخۆش. زۆر باشە دکتۆر بەندەر ئەگەر ئەوانە وەڵام بدەیەوە دوای هەندێکی تریش وەردەگرین لە فەیسبووکیش پرسیار هاتیە لە ناو چاتەکەش پرسیار هاتیە بەڕێزان زۆر پرسیار دەکەن ئایا مەوعیدی ئیمتیحانەکە دانرایە تا ئەو لەحزەیە قسەی دەکەین دانەندرایە نازانم سبەی ئەعلان دەکرێت ئەوە شتێکی ترە بەڵام تا ئێستا دانەندرایە ئەگەر داوەندرا وعدبی ئەمەش بە زووترین کات بڵاوی دەکەینەوە لە بۆ ئەوەی بەڕێز چونکە چەند زووتر بزانن باشترە بۆ خۆ ئامادەکردن و تەنزیمکردنی کاتی خۆتە. دکتۆر بەندەر باشە چای تۆ لە پرسیاری یەکەم ڕادەست پێ دەکەم تێبینێکی زۆر باش بوو بەڵام ڕەنگە بۆ بەشی ڕایتینگ ئەم تێبینیە زۆر گونجاوتر بێت پەیوەندی لە نێوان پارەگرافی یەکەم واتە پێشەچی و پارەگرافی کۆتایی واتە دەرەنجام یاخود کۆنکلودینگ پارەگراف پەیوەندیەکی پارافرەیزە واتە شیکردنەوە دووبارە دەربڕینەوەیە بۆ ئەوی لە مەبەستی سەرەکی نووسەر یاخود لە مەبەستی سەرەکی لە بابەتی سەرەکی تێبگەین پێویستە ئینترۆدەکشن بخوێنینەوە بەڵام بۆ ئەوەی لە مەبەستی نووسەر یاخود مەبەستی هەموو تێکستەکە بگەین ئەوە تەنها کۆنکلودینگ پارەگراف بەستە بەڵام دووبارە مەبەستی ئینترۆدەکشن لەگەڵ کۆنکلوژن پەیوەندیەکە نێوانیان پارافرەیزە کەواتە بابەتی سەرەکی ئەم تێکستە لەم دوو پارەگرافە دووبارە بۆتەوە زۆر سپاس بۆ ئەم پرسیارێکی لە جێژ بوو بەڵام لە بەشی ڕایتینگ ڕەنگە وازەحتر بێت ئەمە کە بەشی ڕایتینگمان نییە بابەتەکان هەروەکو باسمان کرد پەیوەندی بە ئیژوکیشن و وێرک دەبێت واتە ئیش ئەوە یەکێک لە پرسیارەکانی دیکە بوو پرسیارێکی دیکەش دووبارە بیەوە ئەوەی ئالتس ریدینگ پاسجەکەت جیاوازیەکی هەیە جیاوازیەکە ڕەنگە لە بابەت بێت چونکە هەروەکو گوتم تەنها ئیژوکیشن و وێرک واتە ئیش لەگەڵ پەروەردە لە پلیسمنت تست دێتەوە و هاتۆتەوە بەڵام لە ئالتس ڕەنگە بابەتی زانستیش هاتبێتەوە زۆر ئاسایی و بابەتی با بڵێن مێژوو یاخود جوگرافیا هاتۆتەوە ئەوە یەکێک لە جیاوازیەکانی جیاوازیەکەی دیکەش لە درێژیەکەی واتە ئەوەی ئالتس ژمارەی وشەکانی زۆر زۆر زیاتر لەوەی پلیسمنت تست چونکە کاتەکەی کەمترە ئەوەی پلیسمنت تست پلیسمنت تست بە هەر هەمووی 2 ساعتە بەڵام ئەوەی ئالتس بەس ریدینگ پاسجەکە بە تەنیا ساعتێکە باشە هیوادارم وەڵامەکە ئاخیر پرسیاریش بەڵێ ئەم جۆرە پرسیارانە وەڵامەکەی بەم شێوەیە دەبێت و دیاریش دەکات لە کامە پارەگراف تیدا پاراگرافەکەی دیاری دەکا بەڵام قەتعەکە هەمووی یەک پارچەیە بە خۆت دەبێت ڕقم بدەیە پاراگرافەکە زۆر جار وایە ڕقمەکە بە خۆت دایدەنەی بەس ئەو دەڵێ لە پاراگرافی دووەم ئەتو دەبی بچی بژمێری لە تێکستەکەی پاراگرافیش عادەتەن جیاکردنەوەی پاراگرافەکان یان بە ئیندنت بۆ شایەکی گچکە لە ڕستەی یەکەم دەبێ یان سپیسێک هەیە دەزانی ئەوە پاراگرافێکی نوێیە بەڕاستی دەستخۆش دوو پرسیار لە فەیسبووکیش هاتووە یەکێکیان داواکاریە دەڵێ ئەگەر بکرێ وێبینارێک لەسەر لیسنینگ بکرێت ڕێباز محمود کاک ڕێباز و بەڕێزانی بەشدار بوو ئێرە شەوی دووشەممە سعات 9 و وێبینارەکەمان تایبەتە بە بەشی گوێگرتن بەشی لیسنینگ کاک دلێر حەمەدەمینیش دەڵێ پلیسمنت تست لە بۆ چ باشە ئایا وەکو ئالتس بەهێزە و بەکاردێ لە شوێنەکان پلیسمنت تست لە بۆ زانکۆکانی ناو هەرێمی کوردستانە وەکو بەدیلەک لە بۆ ئالتس و تۆفڵ و ئەوانە دانرایە بۆ زانکۆکان بەکاریدێنن بۆ ئەوەی لە خوێندنی باڵا وەربگیرێن یان بڕوانامە وەربگرن کە وەرگیراون ئەوانەی پێشتر زۆر باشە پرسیارەکانی تر ئەحمەد ڕەشاد کاک ئەحمەد فەرموو السلام عليكم باشی دکتور سلام ورحمة الله فەرموو دەست خوشیل تا و کۆرێتت کەم بۆ وی کۆرێ و سایە جوان و دەست خوشیل دکتور بەندەریت کەم بۆ وێ زەحمەتی و وێ ماندووبوونێ پڕاستی کۆرێکی گەلێکی جوان و یە پڕێکوپێک بوو و هەروەسا ماندووبوونەکە گەلێکە یعنی یامازن دکتور بەندەری مەوە بر و هەروەسا تەژی سوپاس بۆ هەوە من تنێ ئۆمۆژە پێدا و دەخۆزە لێبورینێ بکەم
دخوز ليبورين جناب تاب كم دكتور أس من راستي هند طلبها بون مجبير كربو ومن بيشنيورا كابو أجر فرمو شوز برسفدانا برسيورا تو وي برنامجي دهاد بوكرن أو قطابية رأيو من بشتي برسفدانا بسيارة وبشتي كينه ما گفتگو ويبينار سر آخف بودو گلک جوان تر بيت. بله زۆر باشە. پرسیاری ترت هەیە کاک ئەحمەد؟ ئاراو پێشنیارە بوو؟ نە بەخۆی بەس هەر ئەف پێشنیارە بوو. چاوت خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ کاک نەجاتی باڵەت نەجاتی باڵەت فەرموو. کاک نەجات فەرموو. السلام علیکم. عەلەیکم السەلام. دەستان خۆش بێ کاک دکتۆر، دەست خۆش بۆ مامۆستاکان. سپاسیان لە یەک دەکەین. مامۆستا یەک پرسیارم هەبوو، ئەو کتێبانەی ئێمە پێشتر خوێندومانە لە کۆرسەکان لۆنمونە جەنەرال ئینگلیشە یاخود فیس تو فیس ئەوانەیە ئیسفادە لێ دەکەین بۆ ئەوی مراجعە بکەینەوە بۆ ئەو تاقیکردنەوەیە؟ زۆر باشە. یەکێک ناوی جیهازەکەی دەرچووە هواوی نۆڤا 7 نازانم چێ با بفەرمێ. هواوی نۆڤا 7 دەرچووە لای من، ناو دەرنەچووە. بفەرموو. بەڕێزم فەرموو. زۆر باشە. دەچینە لای مامۆستا کاک فەرمان خەلیل. کاک فەرمان. ئەلۆ بەڵێ. سڵاوتان لێ بێت و دەستان خۆش بێت. من دوو پرسیارم هەبوو. فەرموو. چەند دکتۆر بەندەر چەند پاراگراف دێتەوە؟ یەک پاراگراف، دوو پاراگراف یان زیاتر؟ چکە دوێنێ ئاماژە بۆ کرا کە 25 نمرەی لەسەرە. 25 نمرەکە مەسەن لە بۆ یەک پاراگرافە و ئایا پاراگرافەکان مەسەن لیڤڵەکانیان چۆنە؟ دوو بابەتی من چەند تێستێکم ئەوانەی کە لە ئۆنلاین هەیە یان لە تێستانەی هەیە لە ریدینگ تێست مەسەری دەکرد. هەندێک پرسیار هەیە کە لە پاراگرافەکان دێتەوە مەبەستەکەی ئەوەی ئەمن دەمبینی بەدەر بوو لە زمانەوانی زیاتر کە بابەتی علمی تێدا بوو. بابەت علمەکە عمقی بابەتەکان مەسەن یەک لە پرسیارەکان یەک لە پاراگرافەکان جۆرەکانی چەرەزاتی هێنابوو. ئینجا شەرحی دەکرد هەر یەکێ ڤیتامین ئەی یان زێ تێدا، دواتر 8 جۆری چەرەزاتی 8 ناویشی داناوە. ئایا هەر یەک لەوانە نەخۆشی بۆ دانابوو؟ ئایا ئەوە کامی بۆ دەبێت؟ ئەم جۆرانە لە پلیسمنت تێست دێتەوە یاخود چۆمە بابەتێکە جگەن لە زمانەوەنی تۆ دەبێ شارەزای لە بابەتەکە ئینجا بتوانێت جوابی دەیتەوە. ئەم جۆرانە دێنەوە لەم تێستانە یاخود بە شێوەیەکی گشتی ئێجوکیشنیان عامەکە چەندێک لەوانێک کە دەیبینی زۆر ئاسانە، بەڵام کاتێک بابەتی سرف علمی یاخود تایبەت دێتەوە ئەو کات تۆ احتمالە بە کوردی نەزانیمە وەڵامەکە چۆنە، نەک بە ئینگلیزی. وسپاس. دەست خۆش. زۆر سپاس. کاک فەرمان یەک دوو پرسیارش لە چاتەکەی هاتیە، هەندێکیان ڕەنگە ئەمە نەتوانین وەڵام بدەینەوە. بۆچی ئەوانەی دەرچی خوڵەکانی پێش و هەڵگری ماسترن و ئێستا قوتابی دکتۆران نابرێنە لێڤڵی کۆتایی؟ وەڵاوە دەبی لە سەنتەرەکانی زمان و لە وەزارەت پرسی. باوەڕ ناکەم سەنتەرەکانی زمانیش لە دەستیان نیە، زیاتر تعلیماتی وەزارەتە. پرسیارە گرنگەکەی کاک نزار ئەوەیە ئایا پرسیارەکانی ڕیدینگ بە تەسەلسول دێ؟ واتە بۆ نمونە پرسیاری یەکەم تایبەتە بە پەرەگرافی یەکەم، پرسیاری دووەم بە پەرەگرافی دووەم یان دەگۆڕێ دکتۆر بەندەر ئەگەر مەجالت هەبێت جواب بدەیەوە؟ کاک فەرمان بەنسبەت پرسیارەکەی تو بەڕای من وابزانم تا ئێستا دوو پەرەگراف هاتەوە لە هەر پرسیارێک، دوو پاسێج لە هەر ئیمتیحانێک 20 دەرەجەکە یان 25 دەرەجەکە ئەوها دابەشکراوە 12 بە 13 نەک یەک قەتعە بێتەوە. بۆش دوو قەتعە دێننەوە ڕەنگە حسابی جیاوازی تاکایەتی کرابی کە هەندێکی اختصاصی علمیە، هەندێکی اختصاصی ئینسانی و مرۆیی و کۆمەڵایەتیەکانە، بۆی هەردوو لە ئەوەیان با بڵێن تێدا بێ بەشیان تێدا بێ. کاک نزارە عینان پرسیاری بە ئینگلیزیش کردێ. دکتۆر بەندەر ئەگەر ئەو پرسیارە نەوەڵام دێەوە دوای هەندێکی تر وەردەگرێت. باشە، زۆر سپاس. بەوەی دەست پێ دەکەم کە پرسیارەکان بە تەسەلسولە یاخودنا نەخێر، ینی بە تەسەلسول نییە برەی بە تەسەلسولە، بەڵام تێکستەکە زۆر درێژ نییە. دەبێت شتێکی دیکەش بزانن، ڕەنگە هەڵە تێگەیشتنێک هەبێت لە وشەی پارەگراف لەگەڵ تێکست کە دەڵێن تێکست واتە لە چەند پارەگرافێک پێک هاتووە. زۆر جار پرسیارەکە دیاری دەکا لە کامە پارەگرافە و ئەگەر دیاریشی نەکرد
ئەوە هەروەکو گوتمانەگە پێرپز بوو واتە مەبەستی بابەتەکە بوو یاخود مەبەستی نووسەر بوو ئەوە دەتوانین پاراگرافی یەکەم یاخود پاراگرافی کۆتاییەکەی بدۆزیەوە کەواتە بە تەسەسول نییە ئەگەر بری بە تەسەسولە چونکە دیاری دەکا زۆربەی زۆر جارەکان کە کامە پاراگراف مەبەستێکی وا تێکستیش لە چەند پاراگرافێک پێک هاتووە دکتۆرم بەس ئەو دوو پرسیارە هەبووانی دیکەوە بزانم پێشنیار بوو چەند ڕیدینگ پاسج دێتەوە هەروەکو گوتمان یعنی پاسجەکان دکتۆریش جوابی داوە زۆر جاران دوو دێتەوە بەڵام ئەگەر دەکرێت جار بۆ سێش هاتیتەوە بەڵام هەمان واتە درێژیەکەی بەقەت دوو پاسجی پلیسمنت تێستەکانی دیکەیە پلیسمنت تێست سوودی چییە بۆ دیاریکردنی ئاستی تەڵەبەکەیە لە سەنتەرەکانی زمان تاوەکو بزانن لە چ سەنتەرێک لە چ ئاستێک پێویستە ئەو قوتابیە بخوێنێت تاوەکو ئاستیان لێک نزیکبی لەگەر قوتابیەکانی دیکە پێشتر قوتابی پشتگیری پێدەدرا کە لە چ ئاستێک وەرگیراوە بەڵام وا بزانم ئێستا تاوەکو دەوام نەکەی پێت ناڵێن کە لە چ ئاستێک وەرگیراوی واتە پاڵپشتیەکە مەبەستن بەڵێ کایتون زۆر باشە کامەران فەرموو کاک کامەران کاک کامەران فەرموو سڵاوی خوارد لێ بکات دکتۆر حواتان چۆنە باشن لێوەش فەرموو سپاس دەکەن دەستان خۆشبی وەڵی ئەمن بەنسبەت تایم مەنیجمنت کە باستان کرد بەڕای ئێوە و بە پێ ئەزمونەی هەتانە مەسەلەن ئەمە چەندی لەو 2 سەعاتەی لە بۆ جوابدانەوەی ڕیدینگەکەی تەرخانکەین ئەگەر ئەزیێت نەبی وەڵای پرسیارەمە بکات دکتۆر زۆر باشە دەست چاوت خۆش بێ ئەو بەڕێزەی کە جیهازی هواوی هەیە ئەگەر دەستی بەرز کردوێتەوە فەرموو بەڕێز گەنا دەچینە لای کاک حامد فەرموو السلام عليكم. عليكم السلام. كاتتا باش. مبورة ما واسطة. السيارة هبولة دروي سمينار بلام هرم تايبة تاجا امتحانك لا رماية كان هاتوا ك إما خويندني زانستم رواية كان بقولونا ماستر چار از دخوين لا سميناري رابردو كبرستانش بجداربون ئاماژەتان بەوە کرد کە 3 ئاز دەخوێنن ئایا من نازانم حەزەکەم دنیا 3 ئاز دەخوێن یان 4 ئاز زۆر سپاس یەکدو پرسیاری تر بەبین دوای دێنەوە سەر پرسیارەکان ئایا ماستەر چەند لێڤڵە ئەو پرسیارەش کراوە بۆ خوێندنی مرۆڤایەتی جیاوازە لە خوێندنی ئەوی تەنەر چەندە بابەتی ئەو ڕۆمان بەڕاستی زیاتر خوێندنەوەیە ڕیدینگە و کەسی سەنتەری زمانمان بەڕسمی لەگەڵ نییە وەڵامتان بداتەوە بە پێی زانیاری خۆمان وەڵام دەدەینەوە بۆی ئەگەر دروستیش نەبوویان دقیق نەبوو داوای لێبوردن دەکەین ڕێزێککە بگورە سیارێکی تری هەبوو دەڵێ ئەگەر بتوانن سامپڵی ئەنسەرشیتەکان دابدرێ بەڕێز وەڵای ئێمە ناتوانین دایبنێن چونکە ئەوە وەزارەت ینی ئەو گوتمان وەڵامەکان نەقل دەکرێت دوایی نەقل دەکرێتە سەر وەرەقەیەک وەکو وەرەقەی سۆمای وەزارەتی پەروەردە هەیە هەموو 80 پرسیارە هەمووی ژمارەی پرسیارەکان 80 پرسیارەوەتە ئیمتحانەکە لەسەر 80 دەرەجەیە وەرەقەی تایبەتە ئەوە پێی دەڵێن ئەنسەرشیت ئەوە با بڵێن نەقل دەکەی سەر ئەوە لیسنینگەکە دەنمرەی لەسەرە ئەگە غەڵەت نەبم ڤۆکابلەری 20 لەسەرە و گرامەر و ڕیدینگ هەریەکە 25 لەسەرە بەڕێزێک هەر پرسیتی بەپێی ئەزمموی ئێوە باشترە کاتی زیاتر بدرێتە ریدینگ یان گرامەر هەردووچی گرنگە چکە هەردووچی بەڕاستی 25 دەرەجەی لەسەر حسابی دەبی دەرەجە بکەیت لە بۆ کاتەکەی وەبزانم بەڕێزێکی تریش هەمان پرسیاری کردبوو دکتۆر بەندەر ئەگەر وەڵامێک شتێکت هەیە کایتۆر هە باسی تایم مانجمنت بکەین ئەگەر هەروەکو گوتم یعنی پەیوەستە بەوەی کە بەشەکانی دیکە چەند کاتت پێویست ینی جیاوازی تاکە کەسی هەیە ڕەنگە هەندێک کەس لە بەشی گرامەر کاتی زیاتر یان کەمتری بوێ
یان لە بەشی ڤۆکابلەری کاتی زیاتر یان کەمتری بووێ کەواتە ئەو کاتێک کە هەیتت کە 2 سەعاتە دابەشی هەر هەموو بەشەکانی بکە بە شێوەیەکی یەکسانی خۆت مستەوای خۆت دەزانی لە بۆ هەر بەشێک چەند کاتت پێویستە بەڵام ئەگەر بەشی با بڵێن ڤۆکابلەری بەراورد بکەین لەگەڵ بەشی ڕیدینگ بێگومان بەشی ڕیدینگ کاتی زیاتری دەوێت چونکە خوێندنەوەی زیاتری تێدا بەڵام بەشی ڤۆکابلەری تەنها ئەو وشەی لە پێشتا تەرکیزی لەسەر دەکەی بە شێوەیەکی گشتی باس دەکەم نەک بە شێوەی هەر پرسیارێک بە تەنیا کەواتە باشتر وایە بەپێی ئاستی خۆت کاتەکەت دابش بکەیت کە لە چ بەشێک باشتری کاتی کەمتری بدێ بەشەکانی دیکە کاتی زیاتری لە بۆ دابنێ زۆر باشە ئاستەکان معلوماتت هەیە من بەپێی فەرمانە وزارەتە 4 ئاسدانرا بیگنەر ئێلیمنتری پری ئینتەرمیدیێت ئینتەرمیدیێت بەس بەڕاستی نازانم ئایا بۆ زانستەکان و بۆ مرۆڤایەتیەکان جیاواز نییە بە گوێرەی ئاستەکەت لە ئیمتیحانی ئەو دەستنیشانکردنی ئاستە دەچێ ئەو لێڤڵانە و بۆ بەراوردکردنیشی لەگە ئاڵتەس وابزانم ئینتەرمیدیێت کۆتایی ئینتەرمیدیێتەکە وابزانم بە 4.5 5 ئاوتستا دەندرێت کە مەقبولە کاک دلێر عەلی ئەحمەد دەڵێ ئایا پرسیاری هەرسێ زانکۆکانی هەولێر و دهۆک سلێمانی وەکو یەکە بەڵێ وەزارەت پرسیارەکان دادنێ وەکو وزاری وایە لە هەموو شوێنەکان نەفسی پرسیارە بەسەبارەت بە دابشکردنی کاتەکە من پێم وایە ریدینگ و گرامەر لە پێش لیسنینگ و ڤۆکابلەریش بێ بەڵام لە کامەی باشتری ئەو چونکە ریدینگ و گرامەر بە 150 دەرەجەی لەسەر لە مەجموعی 80 حسابی خۆت بکە بۆ ئەوەی کاتەکەت سوودی لێ ببین بەڕێزان کەسی تر پرسیاری هەیە وەڵا پرسیاری تر عایشە دەڵێ دکتۆر سامان گوتی بەشی ئینگلیزی ناتوانن بەشداری بکەن ڕاستە بڕیارەکە تازێ بەشی ئینگلیزی دەرچوانی بەشی ئینگلیزی ناتوانن ئیمتحانی پلیسمنت تست بکەن دەبی بچن ئیمتحانی ئایلتس یان تۆفڵ یان پیتی بکەن ئەو بڕیارە تازە دەرچووە وابزانم پرسیارە عامەکان تەواو بوو باسی لە قەب علمی ئەو پرسیاری ئێستا بەڕاستی پەیوەندی نییە بە بابەتەکەی ئەمڕۆ زۆر باشە زۆر سپاس دووبارە لە بۆ هەموو لایەک دووبارە سپاس بۆ دکتۆر بەندەر بۆ تەرخانکردنی کات و ئامادەکاری بۆ ئەو وێبینارە بە سوودا زۆر سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگامایند مامۆستا شەما و ڕمێسخان کە پشتیوان لە ئامادەکردنی و ڕێکخستنی گروپەکان و فۆرمی بەشداری و پۆستەر و دیزاین و ڕیکۆردکردنی ئەو تۆمارەیان ئەو چاڵاکیە بەڕێزان وەکو گوتمان ئێمە هەموو چاڵاکیەکەمان تۆمار کردووە هەروە لە فەیسبووکیش دابەزیوە دواتر شەو درەنگیان بەیانی زوو لینکی تۆمارەکەش لە یوتیوب دادنین و بۆ وێ بەڕێزیش دەنێرین تاکو دووبارە گوێ لێ بگرنەوە یان لەگەڵ لە بۆ برادرانتان بنێرن کە نەیانتوانیوە لەگەڵمان بەشدار بن دووبارەی دەکەینەوە تا ئێستا کاتی تاقیکردنەوەکە دیاری نەکراوە ئێمە لای خۆمان دوو وێبیناری ترمان ماوە هەر لەسەر ئەو تاقیکردنەوەیە شەوی دووشەممە لەسەر گوێگرتن دەبێت شەوی چوارشەمەش لەسەر گرامەر دەبێت دووبارە سپاس بۆ ئەوەی بەڕێز کە بەشدار بوون لەگەڵمان تا ئێستا ئەوە نزیکەی ماوەی دوو کاتژمێرە سپاس بۆ پرسیارەکانتان سپاس بۆ پێشنیازەکانتان هیوادارین هەر سەرکەوتو و تەندروست و سەلامەت بن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بە ڕوخسەتی هەموو لایەک کۆبنەوەکە کۆتایی پێدێنین و